کتێبەکەت بگەرە لاپەڕەسەویەک. ئەمڕۆش بەیەکەوە فێریوانەیەکی نوێ بین. سەرەتا ئامادەی کە بۆنی بێ؟ زۆر چاکە، با بەیەکەوە هەموومان بڵێین هەلۆ بۆنی. وانەی ئەم جارەمان بابەتێکی نوێیە بە ناونیشانی What is matter? Everything around you is matter. هەموو ئەو شتانەی لە چواردەورتایە ماتەرە. Yes, everything is matter, including you. هەموو ئەو شتانەی لە چواردەورتایی بینی هەر هەمووی پێی ئەوترێت ماتەر، تەنانەت خۆشە. تۆپی یاریکردن، بووکە شوشەکانە، کورسی و مێزی ماڵەوە، یاخوتی مەکتەب، ئاو، باڵندە و ئاژەڵی ماڵی، کتێبەکانمان، فڵچە و بۆیە، هەموو ئەمانە پێیان ئەوترێت ماتە. ئادەی بیڵێرەوە ماتە. ماتە. Matter. Matter. Very good. So, what is matter? Everything around you is matter. Repeat after me. بڵێرەوە لە دوامەوە. Everything around you is matter. 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 Matter has three forms. مادەکان لە سێ شێوە پێکهاتوون. It can be solid, 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 solid. It can be liquid, 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 liquid. Or it can be gas, 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 gas. Very good. Some matter is solid. هەنێک لە مادەکان ڕقن وەکو دیوار. Some matter is liquid. هەنێک لە مادەکان شلن وەکو ئاو. Some matter is gas. هەنێکشیان گازن وەکو هەوا. Matter has certain properties. مادەکان تایبەتمەندی جۆرا و جۆریان هەیە. Like color. ڕەنگ. هەموو مادەیەک ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە. ئەتوانی مادە جیاوازەکانی ژوورەکەی خۆتم پیشان بیت و پێم بڵێ چ ڕەنگێکن؟ زۆر چاکە. هەروەها مادەکان چیکەیان هەیە؟ سایز، قەبارە. مادەکان قەبارەی جۆرا و جۆریان هەیە. هەمانە بچووکە، هەمانە مەمناوەند، هەشمانە گەورە. وەکەم وێنەیەی لە کتێبی ساینسی پۆلی یەکا هەیە. ژمارە 1 لە هەمویان بچووکترە. ژمارە 2 لە ژمارە 1 گەورەترە.
ژمارە 3 لە ژمارە 1 و 2 گەورەترە. ژمارە 4 لە هەمویان گەورەترە. تۆ شەتوانی کۆمەڵی یاری و مادەی ناو ژوورەکەت بەپێی قەبارەکەیان ڕێک بخەیت و لە کۆمنتە بۆم دابنێی. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانیان چییە؟ شەیپ، شێوە. مادەکان شێوازی جۆرا و جۆریان هەیە. بۆ نمونە وەکەم یاریە کە ڕەنگە زۆربەتان بینی بێتان. هەر پارچەیەک و بە شێوازێکە. هەیەی بازنەیە، هەیە لە شێوەی ئەسێرە، لە شێوەی مانگ، سێگۆشە، ئیتر ئاوا هەریەکە و بە شێوەیەکە. Now repeat after me. Color. 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 Size. 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 Shape. 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 یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی مادە بارستەکەیەتی بە ئینگلیزی mass. 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 An object's mass is the amount of matter it has. Kata mass چییە؟ The amount of matter in an object. Mass is the amount of matter in an object. Mass is the amount of matter in an object. Mass is the amount of matter in an object. Very good. Mass is the amount of matter in an object. ئێستا کاتی ئەوەیە ئەستێرەکانی وانی پێشوو دیاری بکەین. لۆنا ئارام. ئاریا دڵشاد. The Earth is always moving in our planet. And 24 hours. Taking 24 hours. يعني 24 ساعة درستك. يعني كيف درستك؟ 24 hours. أفضل كيف درستك؟ Day.
day and night. شکۆ سەرکەوت ئامیار ئاوات بۆتان عەزیز What is sun? The sun gives off heat and light. The sun's heat warms earth's land, air, and water. The sun's light makes the sky bright in the daytime. Why do we have day and night? Because Earth rotates. How does the spinning of Earth around itself give us day and night? It takes 24 hours for Earth to rotate one time. محمد إدريس أرناز جبار پەریا ئیبراهیم هەڤا لاس فەرهاد محەممەد فایق نەوید سەردار ڕۆز شەماڵ ڕەند شەوکەت هەستیار سەنگەر شکۆ گۆران لیا هاوبیر ڕێنیا ڕێناس ساریا بێستون مەنەسا دیاری دانیا توانە مهەیمن حەیدەر هەروەکو وتمان مادەکان قەبارەی جۆرا و جۆریان هەیە ئێستا بەبێ قەبارە با ئەم چەند شتە ڕێک بخەین لێرەیە 5 فیل ئەبینی کە هەر یەکەیان قەبارەیان جیاوازە مۆرەکەیان قەبارەکەی بەڵێ گەورەیە شینەکەش بە هەمان شێوە قەبارەکەی تەواوە ئەویش گەورەیە ئەم زەردەیان بچکۆلەیە ئەگەر بەراوردیان کەی سێرەکەی بچکۆلەکان لە گەورەکان ناچن بۆیە بچووکەکان ئەخەینە لایەکەوە ئەتوانی پێم بڵێ ئەم پەمەیە کەیتە لای کێوە؟ تەواوە ئەیکەینە لای فیلە زەردەکە ئەی سەوزەکە؟ ئافرین ئەویش لە ڕێزی فیلە بچکۆلەکانە کەواتە 2 فیلی گەورە و 3 فیلی بچووکمان جا کردەوە و بە پێی سایز ڕێکمان خستن هەمووشیان دڵخۆشن ئەم جاریان کێکمان هەیە یەمی چۆکلێت کێک و ڤەنیلە کێک سێری کە قەبارەی کێکەکان جۆرا و جۆرە کێکی گەورە و کێکی بچووکی تایە کێکە گەورەکانم بۆ بکە لەسەر سینیەکە بابی بم بۆ میوانەکانم کامەیە کێکی گەورە؟ ئافرین ئەمە یەک هەر بژی ئەمە 2 دانێکی کەشمان بۆ دانێ بژیت ئێستا کێکەکە ئامادەیە بۆ میوانەکانم و تۆش بە تەواوەتی فێری وانەکە بووی Think about it. What is matter and what are its forms? مادە چیە و شێوەکانی کامانەیە؟ What are some properties of matter? تایبەتمەندەکانی مادە کامانەیە؟
وەڵامی ئەم پرسیارانە بەرەوە و ببە بە ئەستێرەیە موانەیە. لێرەیە کۆتایی بەوانەکە هێنین. Goodbye!